سەرباری پەسەندکردنی یاسای وەرگرتنی قەرز لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دیاری نەکردنی هیچ بڕەپارەیەک بۆ هەرێم، بەڵام هێشتا دەرفەتی گفتوگۆ و ڕێکەوتن لە نێوان هەرێم و بەغداد ماوە و بەشێک لە پەرلەمانتارانیش دەڵێن هێشتا دەرفەت ماوە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات وەفدڕەوانەی بەغداد بکات بۆ ڕێکەوتن لەبارەی ناوەڕۆکی یاسای قەرز. ئەحمەدی حاجی ڕەشید، ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕوونکردنەوەیەکدا سەبارەت بە پەسەندکردنی پرۆژە یاساکە بەبێ ڕەزامەندی کورد ڕایگەیاند ئەوەی پێمان کرا لە بەرگری و شەڕ لەسەر 320 ملیارەکە کردومانە، بەڵام شیعەکان توند بوون و ئامادەنین بێناردنی نەوت پارە بنێرن. ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەگەر هەرێم بە پەلە وەفدێک بنێرێتە بەغدا و پابند بن بە ناوەڕۆکی یاسای قەرزەوە، دەتوانن لە بری 320 ملیارەکە زیاتر بەدەستبێنن، چونکە هێشتا بواری دانوستان فراوانە بۆ ڕێکەوتن بە پێچەوانەشەوە. ئەگەر هەرێم بەشێک لە نەوت و داهاتەکان نەگەڕێنێتەوە، ئەوە بۆ یاسای بودجەی 2021 کە بەم زوانە دەگاتە پەرلەمان کێشەی گەورەتری بۆ دروستە بێ. لای خۆشیەوە شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کورساد نیوزی ڕاگەیاند ڕادەزنەکردنی نەوت لەلایەن هەرێم بە کۆمپانیای سۆمۆ لە ماوەی 11 مانگی ڕابردوودا هۆکار بووە بۆ ئەوەی کە پەرلەمانتارانی شیعە پێداگیری بکەن لەسەر بڕێنی 320 ملیار دینارەکەی هەرێم. ئەمەش بە جۆرێک لە فشار بۆ سەر حکوومەتەکەی کازمی لێک دەدرێتەوە، بەڵام کورد زەرەرمەندی یەکەم دەبێت. ئەو پەرلەمانتارەی کورد ئاشکراشی کرد لە ناو شیعەکانیش ئاراستەیەکی بەهێز هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستی داواکاریەکانی حکوومەتی ناوەند لەسەر هەرێم. پەیامی ئەوەشیان گەیاندۆتە کورد کە ئەوان هەڵبژاردنیان لە پێشە و دەیانەوێت سەرنجی شەقامی عێراقی بۆ خۆیان ڕابکێشن. ئەوەی لە ئەنجومەنی نوێنەرانی ڕۆیدا بانگەشەی پێشوەختی هەڵبژاردن بوو. هاوکات ڕێبوار کەریم ئەندامی ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاندووە لایەنە عێراقیەکان ئامادە نەبوون هیچ سازشێک بکەن. بڕیارەکە بریتی نییە لە بڕێنی پارە، بەڵکو دەبێت هەرێم بڕێک نەوت و داهاتە فیدرالیەکان بداتە عێراق. بە بڕوای شارەزایانی ئابووریش ئەگەر حکوومەتی هەرێم پابەندی یاساکە بێ و لەگەڵ کۆمپانیای سۆمۆ لەسەر ناردنی 250,000 بەرمیل ڕێک بکەوێت، ڕەنگە بەشە بودجەی مانگانەشی زیاتر بێت لە 800 ملیار دینار. ئەوەش بەشی موچەی مانگانە دەکا و بە داهاتی ناوخۆییش دەتوانێت حەقدەستی کۆمپانیا نەوتیەکان و خەرجە پێویستیەکانی دابین بکات.